بەڕێزان دووبارە سڵاو کاک برزوو من لەوێ ڕامگرتیت کە قسم لەسەر هێڵوەستی شەهید علی هەژار بوو لە کاتی جیاببوونی باڵی مەکتەبی سیاسی و خۆڵی خۆش بوو بەلام مستەفای بارزانی ئەو یەکێک بۆ لەو کەسانی کە زۆر دڵخۆش بوو بە یەگرتنەوەی حیزب لە هەفتا بە هەفتاویەک بەڵام لە دوجارە ئەمە خراپ ئەشکێتەوە بۆ ئەم کارکتەرە سیاسی لە جیاببوونەوەکە کە ئەو هەوڵی داکە بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەک بتوانن کۆمەڵێک کەس بوون کە قەناعەت وا دروست بکەن کۆنگرە نەگیرێ پێش ئەوەی حیوارێک لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی گفتوگۆ بکەن تا ئاخیر کە چوو گەڕای وەکو باسم کرد ئەمە بۆ وای لێهات ئەگەر بەهاتایە و کۆمەڵێک لەو ئەندام و کادیرانەی کە بەشدار بووی کۆنگرە و کۆنفرانسەکەی ماوەت بوون وەکو علی هەژار و وەکو دڵسۆزانەی ئەوانی تر بیریان بکردایە هەڵبەتا لە ئەساسدا ڕەنگە یا جیاببوونەوەکە نەدەبوو یا زۆر بە ئاسانی ڕێک دەکەوتنەوە هەڵبەتە ئەوە بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵێک پێی خۆش نەبوو ئەسڵەن ئەو یەکگرتنەوە ببێ بۆیە زەریبەکە شەهید علی هەژار لە کۆنگرەکە دای کە نەیتوانی ئەو دەنگە بەدەست بێنێ زۆر باشە شەهیدان علی هەژار و کاردۆ گەڵاڵی بە تایبەت شەهید علی هەژار لە وەک خۆت ئاماژەت پێکرد لە ساڵی 1956 پەیوەندی کات بە شۆڕشی ئەیلول و ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و دواتر لە هەفتاکان شەهید کاردۆ گەڵاڵیش دێتە ناو هەمان حیزب و پارتەوە تا 1975 کە هەرسک و نسکۆ ڕۆیەت پرسیارەکەی من ئەمەیە ئایا هەڵوێستی ئەم دوو کارکتەر سیاسیە لە ساتە وەختی ڕوودانی هەرس و وەستانی شۆڕش و بێئومێدبوونی کووردا چی بوو؟ بەڵێ بە تایبەت ئەو کاتە شەهید علی هەژار بەرپرسی ڕێخستن بوو لە ناو پارتی دیموکراتی کوردستان کە نسکۆ بە شۆڕش هات کارەساتێکی گەورە بوو بۆ هەموو میلەتەکە و بە تایبەت علی هەژار کە یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر پێی تێکچوو بوو نەیدەتوانی بڕوا بەخۆی بکە کە چۆن ئەو شۆڕشە گەورە تێکچوو بۆیە لە دەرەنجام کە کورد ئاوارەی ئێران بوو لە خانە پەیتا پەیتا دڵنەوایی ئەو گەنجان و ئەو پێشمەرگانەی دەدایەوە کە شۆڕش بەردەوام دەبێت و شۆڕش درێژەی دەبێت و ئەوە پیلانێکی نێودەوڵەتیە ئەو پیلانە بەسەر دێچێت و کورد ئیرادەی کورد لەسەر ئەوە گەورەترە و زاڵتر دەبێت بەسەر ئەو نەوع پیلانانە بۆیە وای لێ هات ئەو کاتە ڕژێمی ئێران کە بەپێ ئەو ئیتفاقی جەزایریش کرد بووی هەستا بڕیارێکی دەرکرد کە ئەبێ ئەوە ئاوارانە هەمووی بۆ ئوستانی کرمان بگوازرێنەوە کە لە سەر سنووری پاکستان و ئەوانە و بەڵێن نامە بدەن کە جارێکی تر حزبایەتی و پێشمەرگایەتی و شۆڕژ ناکەنەوە بۆیە ناچار علی هەژار لەوێ هەڵدەستێ بە چەند سالاکیەک کە لەگەڵ هەواڵ و کادیر و سەرکردەکانی پێشوو کە بە حکمی هاوڕێتی و هاو خەباتیان سەرەتا کۆبوونەوەیەک لە نەغەدە دەکرێت لە ماڵی شەهید علی هەژار کە زۆر لە کادیرەکان بەشداری دەکەن وا لە سەرکردەکان وەک شەهیدان علی عەسکەری و شەهید دکتۆر خالید و خوالێ خۆش بوو مەلا ناسیح و ڕەسوڵ مامەند و واروەها خوالێ خۆش بوو سەلیم ئاغۆک و کۆمەڵێک لەوانە و لە هەمان کاتدا پەیوەندیەکیشی هەبوو لەگەڵ سەیدا ساڵح یوسفی کە سەیدا ساڵح یوسفی ئامادە نەبوو بێتە ناو خاکی ئێران زۆر باشە دواتر باسی ئەو پەیوەندیەکەین من مەبەستم بوو ئەو پرسیارە بکەم کە ئەوان بۆ درێژەدان بە شۆڕش هەندێک لەو برادرانە بە دژهارەز ناوەبران لەو کاتەیە وەکو شەهیدان سەیدا ساڵح یوسفی و شەهید علی عەسکەری و دکتۆر خالید و ئیبراهیم ئەحمەد و علی هەژار و هەتا قسە لەسەر ئەوەیە کە زۆر بە تایبەت شەهید علی عەسکەری ئەنێرن لە لای خۆڵی خۆش و مەلا مستەفای بارزانی بۆ ئەوەی کە شۆڕش نەوەستێنێت ڕۆڵی ئەم سەرکردە سیاسیانە لەو کاتەیە کاریگەری چەند بوو لەسەر ئەوەی کە شۆڕش بەردەوام بێت ئەمان چه هەوڵ و کۆشییان کرد لەو پێناوەیە هەڵبەتە من زیاتر لە وردەکاریەکان زۆری ئاگادارنی و نایزانم لە تەمەنی منانە بووە بەڵام من بەپێ ئەو لێکۆڵینەوانەی کردومەوە کە زۆر لەو کەسایەتیانم بینیوە لە نزیک دۆستەکانی باوکت هاوڕێ شۆڕژێرەکانت بینیوە توێژوار لەوانێک کە لە باوکم ژێم لێ بووە دواتر
ئەو کات بە ئەو کۆمەڵەکە کۆ دەبنەوە قەناعەتی وان ئەوەیە کە نابێت سوگدا بدەن بۆ دوژمن بە هەموو شێوەیەک دەبێت شتێک بکەن شەڕی پارتیزانی دەست پێ بکەنەوە بۆیە کە ئەو کۆبوونەوە دەکرێت و دواتریش کۆبوونەوەی دووەمی دروست دەبێت کە ئەم جاریان ئەوەیە کە هەوڵ بدرێت شۆڕشێکی تازە دروست بکرێت ئەمەیان لە 15 ساڵی 1975 لە ئورمیا لە ماڵی شێخ عەزیز شەمزینی دەکرێت کە زۆر لە کەسایەتی و سەرکردەکانی هەردوو باڵەکەی پارتی و شۆڕشی ئەیلول ئەو کاتە بەشداری تێدا دەکەن کە بڕیار بووە بەڕێز مامجەلالیش بەشداری بکە بەڵام لە زیاتی ئەو مامۆستا ئیبراهیم ئەحمەد خوا لێ خۆش بوو بەشداری کردووە. مامجەلال بۆچی بەشداری ئەو کۆبوونەوە ناکات؟ من ئەوەم لە وتارێکی خوا لێ خۆش بوو ڕەسوڵ مامەد خوێندرێتەوە کە لەسەر عەلی هەژاری نووسیوە باسی ئەو کۆبوونەوەیە دەکات کە دەڵێ نەیتوانیوە بەشدار بێت. تەنها ئەوەندە دەڵێ نازانم بۆ کاری بەشداری نەکردنەکەی ئاماژە پێ نەکردووە. بەڵێ پێم وایە هەڵە نەبم ئەو کاتە لە ناوخاچی ئێران نەبووە لە دەرەوەی وڵات. بەڵێ لە دەرەوەی وڵات بووە. بۆیە لەو کۆبوونەوە بڕیار دەدرێت کە بە هەمویانەوە کە ئەوە یەکپارچەی ئەو بڕیارە ئەوە بووە کە شۆڕشێک بکەنەوە بەڵام هیچ ناوێک و شتێک پێشنیار نەکراوە ئەو کاتە. دواتر کۆبوونەوەی مەهاباد دەکرێت لە ماڵی شەهید عەلی عەسکەری لەوێ بڕیار دەدرێت کە بە چەند لایەکە ئەو سەرکردانە بگەڕێنەوە بۆ ناوخاچی عێراق و لەبەرەوەی لە ئێران هیچ ناکرێ و ئێرانیش دەستی بە ڕاگواستنی هەموو خەڵکەکە کرد بۆیە ناچار بوون کە گەڕانەوە ئیتر لە سنوورەکانی حاجی ئۆمەران و پێنجوێن و ئەوانەوە کە لە گەڕانەوە ئیتر پەیوەندیان دەست پێ کردەوە و دواتر لەگەڵ سەیدا ساڵح یوسفی و بیرۆکەی بزوتنەوەی سۆسیالیست هاتە ئاراوە و هەڵبەتە ئەو کاتە ڕێکخراوی تریش هەبوو لە کوردستان وەکو کۆمەڵی ڕەنزدەران لە ساڵی هەفتاوە هەبوو بەڵام ئەو کات کۆمەڵەش ئیتر کەوتەوە سەرهەنگاوی ئەوەی کە بە ڕێخستنیەکی تازە بە خۆ ئامادەکردن بۆ شۆڕش بەشداری بکات وەکو ڕێکخراوێکی نهێنی نەمێنێتەوە بۆیە بزوتنەوەی سۆسیالیستیش لە پاڵ ئەوە کۆبنەوەکانی خۆی دەست پێ کردەوە پەیوەندیەکان بۆ ئەو کادیر و پێشمەرگە و ئەندامانەی کە ڕەوانەی خواروی عێراقرابوون بە تایبەت عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی لەوە لەو پەیوەندیانە و کۆکردنەوە و گەیاندن ئامانجەکان ڕۆڵی سەرەکیان هەبوو و زۆر لە کۆبوونەوەکان بەشێکی لە ماڵی سەیدا ساڵح یوسفی ئەنجام دەدرا بەشێکی لە دەرەوەی ئەوێن دەرێ بوو تا ئەوە بوو کە بیرۆکەی بزوتنەوەی سۆسیالیست هاتە ئاراوە و لەوێەوە بڕیار درا کە ئیتر دوو سەرکردایەتی دروست بکرێت کەواتە ئەمە قۆناغی دووەمی بەڵێ ئەمە قۆناغی دووهەمی بەشداری سیاسی و کاری سیاسی و شۆڕژگەڕی هەردوو شەیدی سەرکردە کاردۆ گەڵاڵی و عەلی هەژارە هەڵسانەوەی شۆڕشی نوێ لە دوای نسکۆ لەم قۆناغەیە لە پاش ئاوەرەبوونیان بۆ ئێران و کۆبوونەوەی ئەم کارکتەرە سیاسیانە لە ورمێ و نەغەدە و چەند شوێنێکی تر و قسەکردن و مخۆ لەسەرەوەی کە چۆن بگەڕێنەوە شۆڕش بکەن ئەو کات شای ئێران لەگەڵ حکومەتی عێراقی جۆرە هاوپەیمانیەکیانە بێت کاتێک کە بەمانەزان ئەکەونە مخۆ و بەنیازن لە گەڕانەوەی ناکاری سیاسی بکەن دوورانە خەنەوە بۆ ئوستانی کرمان بەڵێ و مەرجیان لێ وەرەگرن بۆ مەرجای بێ بگەڕێنەوە کە کاری سیاسی نەکەن کە دێنەوە چۆن ئەتوان درێژە بە کاری سیاسی بن لە کاتێکا ئێران بەو شێوەیە دووریانە خاتەوە و مەرجیان لەسەردانەکە نزیک کاری سیاسی نەکەون ئەلبەتە وەکو باسم کرد ئەو پەیوەندی لە نێوان عەلی هەژار و سەیدا ساڵح یوسفی هەبوو پێش ئاوارە بوون بۆ ئێران بەڵام شۆڕش هەرەسی هێنابوو لەو گفتوگۆیە دەبن کە دواتر من زمانی شەهید عەلی هەژار بیستوم کە سەیدا ساڵح یوسفی دەڵێ کاتان لێ دەکەم مەڕۆن بۆ ئەو دی و بگەڕێنەوە لەبەرەوەی ئەگەر مەبەستان بە شۆڕش بێ شۆڕش لە ئێران ناکرێت ناو خاچی بێگانە شۆڕشتان پێ ناکرێ ئێمە لە ناو خاچی خۆمان دەتوانین شۆڕش بکەین بۆیە کە سەیدا ساڵح یوسفی دەگەڕێتەوە ئیتر لەو کۆبوونەوەی دووەم کە لە ماڵی شەهید عەلی عەسکەری دەکرێت لە مەهاباد لەوێ بڕیار دەدرێت کە بە چەند لایەکە بگەڕێنەوە ینی تەسلیم بە ڕژێم بنەوە بە نهێنی کارەکانی خۆیان بکەن ئەگەر ڕژێم ئەو کۆبوونەوەی ببوورە لە ماڵی شەهید عەلی عەسکەری ئەکرێدیا لە ماڵی عومەر مستەفا عومەر دەبابە خۆی هەندێک لەسەر چاوەکان بەڵێ لە هەردوو لا کراوە لە هەردوو لا کراوە
بە حکمیەوەی لە یەک شارە بوون ئەو کاتە بەڵام خۆی هەمووی سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کۆبوونەوەی کە لە ئورمیە کرا کە بڕیاریاندا بە هەموو لایەک بە هەموو سەرکردەکان بە بیرروڕاجیاکانی کە هەر لە هەردوو باڵەکە بوون دەبێت شۆڕش بکرێتەوە مەحاڵە چۆک بۆ ئەو دوژمنە دابدرێتن بەو شێوەیە ئەوە بوو بە ئەساس بۆ ئەوەی کە لە کۆبنەوەکانی داهاتوو ئیتر سەبر بە ئین ڕێخستنیان ئامادە کرد پەیوەندیەکان چۆن بێکە دەگەڕێنەوە حتمما پێشببینی ئەویان کردبوو کە دوژمن ڕەوانەی خواروی عراقیان دەکارێکە دەکەوێتە شارێکەوە دوای ئەوەی کە گەڕانەوە ئەو پەیوەندیانە بەردەوام بوو سەرەتا لە نێوان ئەو دەستە دامەزرێنەرەی بزوتنەوەی سۆسیالیست پەیوەندیەکی پتە و بەردەوام هەبوو لە نێوانیان بەرنمەیان داڕژ ئیتر چۆن سەردانی ئۆردوگاکانی خواروی عراق بکەن سەردانی ئەو پێشمەرگانە بکەن سەردانی ئەو بەر لەوە ئەمێ ئەم پرسیارە بکەم کاک بەرزوو لە ساتەوەختی گەڕانەوەی ئەم کارکتەرە سیاسی شۆڕژێرانە بۆ عێراق حکوومەتی ئەو کاتی بەغا بە نادیمین ناوێنە بات بە پەشیمان بۆکان ناوێنە بات و کتابیان پێپڕکاتەوە دەڵێن شەید عەلی ئەژار یەکێک بۆ لەو کەسانی کە ڕازی نەبوو بووی کە بە نادیمین ناو ببرێ لە کتابەکە و توێتی من ئەبێ بە ئایدین ناو ببرێ و ئیمزای کتابەکەی نەکردووە لە کاتێکا کە مامۆستا سەلام عەبدولکەریم لە کتێبی ژیانی سیاسی لە باشووری کوردستانە ئەم کوردە گەڕاوانەی بە کوردە پەشیمان بۆکان ناو بردووە چەند ڕاستە کە خۆی لە خۆش بۆ عەلی هەژار ئامادە نەبووە ئیمزای و کتابە بکات بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەو کەسانێک کە دەگەڕانەوە بڵین ئەو پێشمەرگە و کادیر و سەرکردانەی کە دەگەڕانەوە هەر لەسەر سنوور لیان دەپرسی تۆ کارچی بۆ لە ناو شۆڕش زۆر لە پێشمەرگە و کادیرەکان کارێکی وایان هەڵدەبژارد کە بۆ جێگەی گومان نەبن و تووشی لێپرسینەوە نەبن بەڵام کەسێکی دیاری وەکو شەید عەلی هەژار و شەید عەلی عەسکەری و شەید دکتۆر خالیل ناتوانن و بڕواشیان بەوە نەبووە بۆیە کە هاتوۆتەوە کە وتوێتی من ئەندامی سەرکردایەتی بوومە ناتوانیوە لەوێندەرە ئیفادە و تەحقیقی لەگەڵ بکەن ڕەوانەی بەڕێوەبەرایەتی ئەمنی هەولێریان کردوون لە هەولێریشەوە نردویانن بۆ کەرکووک بۆ هەیئەی خاسەی کەرکووک لە هەیئەی خاسەی کەرکووک پاش تەحقیق و ئەوانە چەند کەسێکی لەگەڵا بووە خوا لێ خۆش بوو عەبدوڕەحمان گۆمەشینی خوا لێ خۆش بوو سەلیم ئاغۆک چەند کەسێکی تر بوونە کە بەداخەوە ئەمانە لە ئەدەبیاتی سیاسیە بەداخەوە ئەو ناوانی بردن لە ئەدەبیاتی سیاسیە کەمتر ناوبراون و ینی ئەوانش لە وەکو سەربازی ونوان بەڵێ ئەمانیشی لەگەڵە بێت بەڵێ کە پاش تەحقیقەکە تەحقیقیان لەگەڵ دەکرێت داوایان یەکەن ئیمزای تەحقیقەکەیان بکەن سەرەتا عەلی هەژار کە دەیخوێنێتەوە دەڵێ من ئەوە ئیمزا ناکەم دەڵێ بۆ ئەوە قسەکانی خۆت نییە دەڵێ با قسەکانی خۆمە بەڵام تۆ نووسیتە ئەنادم من نادیم نیم واتە پەشیمان بوو بەڵێ ئەو ڕازی نییە بۆی کە دەڵێ من نادیم نیم دەڵێ من گەڕاومەتەوە عائیدم لە مستەڵەحاتی قانونیش ئەوسا شەید عەلی هەژار لە دوا قۆناغ بوو کە شۆڕش تێکچوو پێشتر لە یاسا دەیخوێن لە مستەڵەحاتی قانونیشی دەزانی بۆیە جگە لەوەش وەکو بیرروڕا سیاسیەکەی ئامادە نەبوو شتێک بکە کە لە بیر و باوەڕی ئەو دانیە جیاواز بێت بڵێ بۆیە دەڵێ من ئەوە بە هیچ شێوەیەک من ئیمزای ناکەم قسەکان هەموو قسەکانی منە بەڵام من نادیم نیم من عائیدم تەنانەت چەند کەسێک لە هاوڕێکانی پێدەڵ کاک عەلی ئێستا کاتی ئەو مناقەشەیە شۆڕشێکی گەورەمان هەرەسی هێنا ئێستا ئێمە هاتوین وا لە تەحقیقین لە دایرەی ئەمن لەسەر ئەو کەلیمەیە دەتەوێت چی بکەیت دەڵێ من ئامادە نیم ئیمزاکەم هەر کەسێک لێەوە ئامادەیە ئیمزایکە با ئیمزای بکات تا دووسێ سعات ئەو تەحقیقە تەخیر دەبێ و پەیوەندی بە بەغدا دەکەن و بە بروسکە و ئەوانە دواتر بۆیان بۆی دەگۆڕن مەحزەرەکە دەبێت بە ئەلعائید تەنانەت ئەوە بوو بە سەرەتایەک بۆ کۆمەڵێک کەس کە لە سەربازی ئەو کاتە لە دەفتەر خزمەکەیان کە تەسریحیان دەکردن کە دەنووسرا بە بڕیاری ژمارە ئەوەندە لیکەونیهی من العائیدین یعنی بوو بە مستەڵەحێک کەوتنێ بوو بە مستەڵەحێک ڕاست زۆر باشە بابێنە سەر قۆناغی ئاوارەبوونی ئەم کارکتەرە سیاسیانە شەهید عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی دوورەخرێنەوە هەرێکیان بۆ شوێنێک ئەوەندەی ئاگادار بم شەهید عەلی هەژار دوورەخرێتەوە بۆ سەماوە
کات ژیانی سیاسی لە بارودۆخێکی ئاوا چۆن دەستی پێکردەوە. هەڵبەتە کە ڕژێم دوای گەڕانەوەی ئەو کوردانەی کە ئاوارەی ئێران بوون بە سەرکردە و بە پێشمەرگە و بە ئەندام و بەلایەن بە خەڵکی خانەوادە و بە خەڵکی بێلایەنەوە کە ڕژێم بەو شێوەیە مامەڵی کرد هەمووی گواستەوە بۆ خواروی عێراق بە ژیانێکی کوولە مەرجی کە ئەو کات بە نەفیکردن ناوبراوە بەڵێ نەفیکردن بوو. بۆیە عەلی هەژار و هاوشێوەی عەلی هەژار لە سەرکردەکانی تر نەیانتوانی ئەو ژیانە قبوڵ بکەن. و پێشتری ئەو بەرنامەی کە پێشتر دایان ڕشت بوو ئەگەر ڕژێم بەو شێوەیە مامەڵە بکە ئەبێ بە زووترین کات ئەوان بەرنامەیەکیان هەبێت کە شۆڕش دروست بکەنەوە. بۆیە لەوێ هەرچەندە زۆر سەخت بووە سەرەتا بڵێن عەلی هەژار لە سەماوە ئەو پێشمەرگە و کادیرانەی کە لێی نزیک بوونە لەگەڵ چەند کەسێک کە باوەڕی پێیان هەبووە دەستی پێکردووە کە بەرنامە چی ئەبێت چۆن دەست بە شۆڕش دەکەینەوە دەبێت چۆن ڕێکخراوێکی سیاسی تازە دروست بکەین ئەو ڕێکخراوە بە تایبەت جیاوازی هەبێت لە شۆڕشی ئەیلول بۆی بتوانین ئەو دوو باڵە ئەو ناکۆچی ئەو دوو باڵە جارێکی تر سەر لە کورد نەشێوێنێ و کورد سەرگەردان نەکاتەوە. بۆیە بە بیرروڕای ئەوەی کە هێزێکی سێم پتەودا بندرێکە ئەو ساژ بیرروڕاکان لەو سەردەمەدا زیاتر چەپانە بوو بەرەو مارکسیە دەڕۆژت. ئەلبەتە شەید عەلی هەژار زیاتر چەپێکی میانڕە و زیاتر بیرروڕای بە سۆسیالیستی دیموکراتی هەبوو بە عەدالەتی ئیجتیماعی هەبوو بەڵێ بە زیاتر لەو بوارە کاری بیری لێ دەکردەوە. بۆیە دواتر هەنگاوەکان بەرەو شارەکانی تر ڕۆیشت. دوا ئەنجام شەید عەلی هەژار بە ئەوەی کە ئاخر ساڵی لە کۆلیجی یاسا لە بەغدا تەواو نەکرد بوو گەڕایەوە بۆ بەغدا بە ئەوەی کە ئیمتیحانی هەیە لەوێ پەیوەندیەکانی فراوانتر بوو هامشۆی زیاتر بوو لەگەڵ شەی سەیدا ساڵح یوسفی لەگە خوا لێ خۆش بوو ڕەسوول مامەد کە لە بەغدا بوو ئەو کاتە و نزیکتر بوو لە شەهیدان دکتۆر خالید و عەلی عەسکەری کە دەیانتوانی پەیوەندی نزیکتر بکەن شەی سعدی گچکە ئەو کاتە واروە ئەو کۆمەڵی کە لە بەغدا بوون چۆن ببوورە کاگرز و چۆن یەشان ئەدۆزیوە ئەم کارکتەرە سیاسیانە یەکێک لە بەسڕە یەکێک لە ڕوومادی یەکێک لە سەماوە حەڵقەی پێکەوە گرێدانیان لەو کاتەیە چۆن بوو مەسەلەن چۆن شەید عەلی هەژار توانێتی بچێتە بەغا و چاوی بە سیدا ساڵح یوسفی بکەوێت ئەگەر باسی ئەو کۆبوونە و یەکتی دۆزینەوەی لەو ساتە وەختە سەختەیە چۆن بوو. ئەلبەتە ئەو پەیوەندی هەبوو بەڵام ناوی ڕێخستن نەبوو ناوی ڕێکخراوێکی سیاسی بەنهێنی ئەو پەیوەندی هەبوو تەنانەت کە شەید عەلی هەژار ئاوارەی ئێرانیش بوو کە سەیدا ساڵح یوسفی گەڕایەوە بەغدا پەیوەندی لە نێوانیان هەبوو نامەشی نات تەنانەت بۆ ئەو کۆبوونەوەی کە ئاماژەم پێکرد لە 15 چواری ساڵی 1975 لە ماڵی شێخ عەزیز شەمزینی لە ئورمیا نامەی سەیدا گەیشتە ئەوێ نامە لە بەغداوە ئەو کاتە گەیشتە ئەو کۆبوونەوە بیرروڕای سەیدا لەسەر درێژەدانی شۆڕشتی بوو کە لەوێەوە داوای کرد کە پێویستە بگەڕێنەوە بەڵام گەڕانەوەکەیان بەو شێوەیە بێ ئەو سەرکردانە هەمووی بە لە یەک دەواازەی سنووریەوە نێتەوە بەو شێوەیە نەبێ با قۆناغی بۆ دابدرێ ئەمڕۆ دوو لەو بەرپرسانە بێتەوە دوای هەفتەیەکی دوانی تر بێتەوە بۆ ئەوەی بکرێت کە ئاگداری یەکتر بن و پەیوەندیەکان نەپچڕێ ئەلبەتە پەیوەندیەکان هەر هەبووە بەڵام شێوازی شەخصی بووە زیاتر من بڕوام بە تۆ بووە پەیوەندیم لەگەڵ تۆ بووە نامەم بۆ نردووی هەوڵم داوە ببینم تۆ هەوڵت داوە من ببینی بەڵام لە چوارچێوەی ڕێکخراوە سیاسیەکە نەبووە کۆبوونەوەی حزبی نەبووە تا دواتر بەرەو ئەوە ڕۆیشت ئیتر بە بیانووی دانیشتن لەیانە چەند کەسێکی تریشیان دەهێنا بۆ ئەوەی ڕژێم نەیخاتە بەرچاوی خۆی بە تایبەت ئەو کاتە شاعیری گەورەی کورد مامهێمن لە بەغدا بوو زۆر جار مامهێمنیان بانگ دەکرد کە دادەنیشتن بە تایبەت کۆبوونەوەکانی بزوتنەوە ئەو سەرەتاکانی دامەزرانی جگە لە ماڵی شەی سەیدا ساڵح یوسفی
بەشێکی لە شوقەیەک هەبوو شوقەیەکی زۆر بچوو بوو کە شەهید کاردۆ گەڵاڕی لە گەڕەشی حەیدەرخانەی بەغدا بەکرێگرت بوو بۆ کاتی کە لە زان کۆبوو لەوێ لە لای ئەو کۆبوونەوەکان بەشێکیشی لەوێ دەکرا دواتر کە لەبەرەوەی فراوان بوو کە شەهیدان عەلی عەسکەری و شەهید دکتۆر خالید و خاڵە سەید کاکە و شەهید سعدی گچکە و ئەوانە لە شارەکانی تر لە دیوانیە و لە سەماوە و لە ڕەفاعی و لەوانەوە دەهاتن کۆبوونەوەکان بردرا بۆ ئەبوونەواز لە گازینۆکانی ئەبوونەوازدا دەنیشتن لەوێ بە بیانووی ئەوەی کە شەوانەیە دانیشتنی برادرانەیە لەوێ کۆبوونەوەکان دەکرا زۆر باشە حکایەتێکی خۆشەیە لەسەر خاڵی خۆش و مەلا ناسیح لە هیچێک لەو کۆبوونەوانەی ئەبوونەواسە ئەگەر بەمان بژێڕیتەوە بەڵێ خاڵی خۆش بوو مامۆستا مەلا ناسیح خۆی بۆی جێڕامەوە وتی کە گەڕامەوە ڕژێم داوایان کرد بوو تۆ مەلا نەبووم پیاوە بەڵێ لە حوجرە تەواوی کردووە بەڵام کاری مەلایی نەکردووە کاری مەلایی نەکردووە کە لەی دەپرسن دەڵێ ئیش و کارت چی بووە ئەڵێ ئیش و کارم مەلا بووە و لە قەبەکەشی هەر مەلا ناسیح بووە طبعاً بۆ وەڵێ لە کۆڵی بنەوە بۆی وابزانێت کە کاری سیاسی ناکە ئیتر بۆ ئەوەی کە خەڵکەکانیان دەگەڕاندەوە سەر کاروبارەکانی خۆیان تەنانەت ئەوانەی نەفیش کرابوون وەکو شەید عەلی هەژاریش کە لە کاتە مامۆستا بوو لە سەماوەش هەر کاروباری مامۆستایەتی دەکرد مامۆستا مەلا ناسیح دەکرێت بە مەلا لە مزگەوتێک بە ئیمام خەتیبی مزگەوتێک لە نزیک بەغدا ئیتر ئەبێ بە حەقەت بەسەریەوە ئەبێ بە حەقەت بەڵام مامۆستا بیر و ڕایەکی چەپی هەیە هیچ لە کاری مەلایەتی نازانێت لە کاری مەلایەتی شتێکی لێزانیوە بەڵام نەیتوانیوە ممارەسەی مەلایەتی بکات پێش نوێژی بکات یا خوتبە بدات کۆبوونەوەی کە بڕیاردانی دوا ئەوەیە کە ناوی بزوتنەوەی سۆسیالیست بێ یا حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان بێ لە ئەبوونەواز دەگیرێت مامۆستا مەلا ناسیح ئەو کاتە پاسی دووقات هەبووە لە بەغدا بۆ ئەوەی ئەم دایرەی ئەمن و مخابرات کە تاقیبی دەکەن هاتوۆتە دەرەوە بەجلی مەلایەتی و سواری پاسەکە دەبێەوە چێت بۆ قاتی دووەم و جابیەکە دێ بیتاقەیەکی بۆ بڕێ و بەجلی بەڵێ ئەمامە و مەلا و دانیشتووە و دوای تۆزێک کە ئاوڕێ ئەوە داتەوە کە کەس دیار نییە ئەمامە و جوبەکەی لا بات و ئەخاتە ناو عەلاگەیەکەوە لە ژێرەوە قاتی لەبەرە ئەڵێ منتەقی تێدا من بچم بگەمە ئەبوونەواز بەجلی مەلایەتی بچم بۆ شوێنێک کە مەی خواردنەوەی تیا و گازینۆیە و ئەمە جێگەی سەرنج زیاتر بۆیە ئەوەی کردووە لەو کاتەدا جابیەکە جارێکی تر سەر دەکەوێتەوە دێ بیتاقەیەشتری بۆ دەبڕێ بیتاقەکە ئەبڕێ هیچ قسە ناکە دواتر هەواڵەکانی بۆ هەواڵەکانی دەجێڕنەوە ئیتر دەبێت بە پێکەنین و ئەوە لێ پرسن دەڵێ بۆ دەڵێ ئەو جاری یەکەم بیتاقەی بۆ مەلایەک بڕیەوە ئیستا ئەفەندێک دانیشتووە لەبەرەوە ناچار بووم بیتاقەی دووەمیش بڵێ زۆر باشە کاک بەرزوو تۆ لە هەندێک لەو دانیشتانەی شەهید عەلی هەژار لەگەڵ شەیدی سەرکردە سەیدا ساڵح یوسفی ئامادەیت هەبوو ئەگەر پێ بۆ مامژێڕیتەوە لەو چاو پێکەوتنانەی شەهید عەلی هەژار لە بەغا بە سەیدا باسی چیان نەکرد لەو ڕۆژگارەیە هەڵبەتە من تەمەنم ئەو کاتە گەورە نەبوو مناڵ بووم بەڵام ئاگایەکەت هەبوو بەڵام ئاگاداریەکەم هەبوو جگەلەوە سەرنجێک شتێک سەرنجی ڕاکێشا بووم زۆر کات بۆ ئەو کۆبوونەوانە بۆ سەردانی شارەکانی خواروی عراقیش لەگەڵ شەهید عەلی هەژاری باوکم دەڕۆیشتم زیاتر جگە لە پەیوەندی کوڕ و باوک ئەو بڵاوکراوانەی کە ئامادەی کردبوو زۆر کات لەژێر بلوزەکەی من دایەنا بۆ ئەوی نەبێتە جێگەی گومان لە شوێنێک ئەگەر تەفتیشێک شتێک ڕوو بدات لە ناو جلەکانی من دەیشاردەوە جا تا دەیگوت دەستکاری هیچ نەکەیت بە هیچ شێوەیەک دەری نەکەی تا خۆم دەریەکەم زۆر کات کە دەچوین بۆ چەند جارێک زیاتر یعنی من کە لەگەڵی بوومە بۆ ماڵی شەهید سەیدا ساڵح یوسفی کە شێوەکەم دێتەوە بەرچاو و ئێستا کەسێکی زۆر لەسەر خۆ و هادی وانە بووی تر بە زاراوەیەکی کرمانجی و سۆرانی تێکەڵ لەگەڵ شەهید عەلی هەژار قسەیان دەکرد سەیدا ساڵح یوسفی شتێکی شاراوە نییە کەسێکی ڕووناکبیر و ڕۆشنفکر و
سیاسیەکی خاوەن تەجروبە و کەسێکی واقعبین و دوور ناز بوو. ئامان کاتە ئەندامی ئەنجومەنی ئاشتی جیهانی بوو. سەمپۆستێکی جیهانی هەبوو لە یەک لەوانە ئەندامی ئەنجومەنی ئاشتی جیهانی بوو، ئەندامی سەداقەی عراقی سۆڤێتی بوو، جێگری محامینی عەرەب بوو، خۆی نووسەرێکی زۆر بەتوانا بوو، ڕووناکبیرێکی زۆر بەتوانا بوو، بە تایبەت لە بواری مارکسیەت و چەپ زۆر لێکۆڵینەواتی هەبوو. دەتوانین بڵێن ئەو نامەی کە بۆ سەرکردایەتی حیزبی سۆسیالیستی نارد ئەو کاتەکە لە بزوتنەوەی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دواتر لە 79 کە گۆڕا بوو بە حیزبی سۆسیالیستی کوردستان. نامەکەی سەیدا کە باز لە واقعەیەکی فکریانە دەکات، دەڵێ تکاتان لێ یەکەم، ئێوە شۆڕش دەکەن، باس لە مارکسیەتی علمی دەکەن. کورد نەتەوەیەکە ملەتێکە تا ئێستا کولتوری خێڵ و عەشیرەت و باری کۆمەڵایەتیەکەی ماوە. ئەگەر بتانەوێت شۆڕشەیەکی تێکڕای ملت دروست بکەن، نابێت تەنیا لە بوارێکەوە بڕۆن ئەو بوارە ئەو کاتە زیاتر بەس لە ناو چینی ڕۆشنبیر. زۆر باشە کاک بژوو، لەبەر کەمی ماوە ناچارین ئاماژەم پێکەن کە ئەبێ کۆتایی بە بەرنامەکە بێنین. هەوڵەیەن لە ئەڵقەی دووەمی ڕوودا و مێژووا درێژە بە ڕۆڵی شەیدی سەرکردە سەیدا ساڵح و عەلی هەژار و کاردوگەڵاڵی ئەوانی تر بدەین. بیرانی بەڕێز ئەڵقەی یەکەمی ڕوودا و مێژوو کۆتایی هات تا بەشی دووهەم و تەوەرەکانی تر بخواتان سپین خواتان.